بەڵێ سۆما وەک پێشتر ئاماژت پێیا بەردەوام لە بەیانی کورسانی ویزدا دوو تەوەری جیاوازمانەیە لەسەر دوو بابەتی جیاواز. ئەمڕۆ تەوەری یەکەمان تایبەتە بەوەی هاوڵاتیان چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەن. ئاشکرا ئاینی ئیسلام پەیامی ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانە و مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەشێکە بێ لەو پەیامە. سۆمبا بۆ چوونت؟ البته ئەمڕۆ دووەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. هیوادارم کە مانگە بێتە مانگێکی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک بێتە هۆی پێکەوە ژیان و تەبایی و مای لێبوردەی بۆ هەموو موسڵمانانی جیهان و بەتایبەت هەرێمی کوردستانیش وەک ئاماژەت پێگا کە ئەمڕۆ باز لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزەکەین لەلایەن هاوڵاتیانە و کۆمەڵێک بابەتی دیکەش بە هەمان شێوە هەر لە تەوەرەکەمانە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی لەبارەوە. بەڵێ بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین قادرمان کردووە. مامۆسای ئاینی مامۆستا نەجمەدین بەخێر بێت. ئەرکە کێشە مامۆستا با لە سەرەتاوەلەوە دەست پێ بکەین. هاوڵاتیان چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەن؟ سپاس و ستایش بۆ ذاتی پاک پەروەردگار درود و سەلامی خوا لەسەر مامۆسای مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه و آله وسلم و لەسەر یاران و شوێن کەوتوانی بەساکرا و ئەوانش کە شوێنی ئەوانە کەون تا ڕۆژی دوایی. مرۆڤی مسلمان وەختی ساڵی ڕەمەزانی ڕابردوو ئەڕوات ئەڵێ خوایە جاریشکە مانگەێنیتەوە بە ڕەمەزان و مانکەی بەو کەسانی کە ڕەمەزانە گرن و ڕێزی لێگرن و مانکەی بەو کەسانش کە لە مانگی ڕەمەزانە لیانە بوون. مانگی ڕەمەزان مانگێکە کە ئەگەر لە دوو لاوە سەیری بکەین کێڵگەیەکە بۆ ڕۆژی دوایی و خەرمانێکە لە کردەوە چاکەکان کاڵی بگری واتە هەم چێڵگێ و هەم بەرهەمی چاڵگێ چونکە خێر و چاکەتیا بەرامبەرە. یەکەم شتێک کە مرۆڤ بۆ پێشوازی مانگی ڕەمەزان بیکاتەوەی لەگەڵ خۆی ئاش ببێتەوە، خۆی جارێکە دڵ و دەرونی خۆی فراوان بکات و دڵتەنگی و ناڕەحەتی و حەقد و ڕق لێبوونەوە و ئەو شتانە لە کەسایەتی خۆیدا نێڵێ. ئەو کۆڵانە تەنگەی کە لە ناو دڵ و دەرونی خۆیان دروستی کردووە بەرامبەر بەخۆی یا بەرامبەر بە خەڵکی تر جارێ ئەوانە لابەرێ. چونکە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت و لێبوردنە بۆ ئەو کەسانەی کە یەکەم شت جارێکە ئەو حەق و ڕق و چینەیە لە ناو دڵیاندا ئابن. ئاشبوونەوەی لەگەڵ ذاتی پاکی پەروەردگار کەسێک کە کەم تەرخەم بووە لە وەختەکانی ترا ئەم مانگە مانگێکە کاتوانی بگەڕێتەوە بۆ لای ذاتی پاکی پەروەردگار و دەرگاکردنەوەی لای پەروەردگاریش بەڕاستی هیچ کلیل و قفڵێکی ئەو تۆی ناوێتەوە بەکردن نەبێ تۆ بەکردن لەوەی کە لە بەشی خواردوتەوە لە بەشی خەڵق ئەبێ بیدەیتەوە و هەر کەسە حەقەکەی خۆی بدەیتەوە و لەگەڵ خوای خۆت ئاش بیتەوە. یەکێکی تر لە پێشوازیەکان ئەوەیە کە لەگەڵ خەڵقی بەڕاستی چونکە مانگە مانگی پێکەوە ژیانە مانگی دەستبردننی سەرەوەی بۆ خوارەوە بۆ کۆمەک پێکردن و یارمەتیدان و دەرهێنانی خەڵکێک لە ناڕەحەتی و ئازار تاوەکو بتوانن ئەوانیش وەکو ئێمە هەم لە مانگی ڕەمەزانە بەشدار بن و ڕۆژوو بگرن و هەم توانای دەرونی و توانای ئابووری و توانای جەستەییان بێتە ئەو ڕادەیە کە بتوانن ئەم مانگە بە جوانترین شێوە بەڕێ بکەن. ئەم مانگە مانگی ئەوە نییە بە تاقی تەنها ئێمە بە شیعارێک بیڵین بەڵکو بەبێ لە ناو دڵ و دەروونمانە بیڵین چونکە پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه وسلم ئەفەرمێ هەندێک کەسێ ڕۆژوەکەی تەنها دەمگرتنەوەی لە خواردنەوە خۆ ناڕەحەتکردنە تینوکردن و برسیکردنە وەئیلا هیچی تری ببە نسیب نابێ بۆ زمانی ناگرێت چاوی ناگرێت دەستی لە خراپە ناجێڕێتەوە قاسقانی لە چوون بۆ خراپە ناجێڕێتەوە جۆکانی لە بیستنی قسەی خراپ ناجێڕێتەوە لە هەموو بابەتێک لە ئازاری خەڵقەدا و ناڕەحەتی بۆ خەڵق دروست دەکات تەنها تینوتی و ئەوانەیە. پێغەمبەر فەرمێ هەر کەس قسەی خراپ و قسەی زور و بۆهتان و ئەم شتانەوان واز لێنهێنێ خوای گەورە هیچ پێویستیەکی بە ڕۆژووی ئەو نییە. ئەمە سەرەتایەکە بەوەی جوان لە ڕەمەزان بگەین. کەواتە مامۆستا مەرجەکانی بەڕۆژووبوون چییە؟ کێنەوە کەسانی کە توان بەڕۆژوو بن وەکیە ئاساییە کە بەڕۆژوو نەبێت؟ ئەو کەسی کە بەڕۆژووە ئینسانی موسڵمانی عاقڵە نێربێ یامێ ئەگەر عوزری نەبێ. ئەو کەسانەی کە عوزریان هەیە
ئەوانە ئەتوانن بە ڕۆژوو نەبن ئەویش ئەبن بە دوو بەشەوە بەشێکیان لە وەختێکی کا ئەیگرنەوە ئەگەر نەخۆش بوون یا لە سەفەرا بوون مسافر و نەخۆش ڕۆژووی لەسەر نییە ئەتوانێت بیگرێ ئەتوانێ نەیگرێتەوە ئەتوانێ نەیگرێت بەڵام لە دواییا بیگرێتەوە نەخۆشەکان ئەبن بە دوو بەشەوە مسافر معلومی جەناب تا ناگەڕێتەوە زێدی خۆی و ئەگەر لە شتاق بوو ئەتوانێت ڕۆژوەکەی بگرێت نەخۆشە بێ بە دوو بەشەوە بەشێک کە نەخۆشیەکەی چاک ئەبێتەوە ئینشاءڵڵا زۆربەی نەخۆشەکانمان چاک ببنەوە وەخوای گەورە سەحەتی باشیان بداتێ بەشێکیان ئەوانەی کە چاگە بنەوە بێ لە وەختێکی کە چاک بوونەوە بیگرنەوە فعیدة من أيام أخر جاری کە لە ڕۆژاری ترا بیگرنەوە هەندێکیان بە تەمای چاک بوونەوە نین ئەوانە ئەبێ فیدیە بدەن فیدیەی ساڵیش بە پێی سەرفترەی ئەو ساڵە دیاری ئەکرێ واتە ساڵ سەرفترەی هەر سەرێک لە ئینسان چەندە بوو بە پێی ڕێنماییەکان نیوە چوار و نیوە پێنجە چەندەیە دیاری ئەکرێت لەلایەن ئەنجومەنی فتوای باڵای کوردستانەوە خۆشبەختانە کە هەموو ساڵێک لەسەر زەکات وەم بابەتە فتوای نوێ دەرەکەن بە پێی ئەو ساڵە ئەتوانێت فیدیە بداواتە بۆ هەر ڕۆژێ بەقەی سەرێک سەرفترە فیدیادا هەندێکی تر نەخۆش نین بە معنای نەخۆشی وەکەوەی سنگی تەنگە نەفەس بێ یاخود نەخۆشی دڵی هەیە شەکرەی بەرزەیەعمەی هەیەوەیە بەڵکو شیرەدا بە مناڵ یاخود حامیلەیە سکی هەیە ئەوانش ئەتوانن بە ڕۆژوو نەبن لە کاتێکی تردا ڕۆژوو بگرنەوە و ڕۆژوەکان لەسەر لاچێ وەختێ بیگرنەوە وەختێک کە شیرە دەن بە مناڵەکان لەبەر خاتری مناڵەکان وەختی خۆیان حامیلەن لەبەرەوەی لاواز دەبن ئەمانە بۆیان هەیە بە ڕۆژوو نەبن خەڵقی شێت و منداڵ لەسەری نییە منداڵێک گەگەر توانای هەبوو گەشتەوەی بەتوانا بوو ئەگەر بیگرێ خێری دایک و باوکیش و خۆشی ئینشاڵڵا دوار ڕۆژەکە بەڵێ مامۆستا وەک خۆت لە سەرەتاوە ئاماژەت پێەیە لە مانگی ڕەمەزانە کە موسڵمان بە ڕۆژوە بێ سەرەتا پاکبوونەوەی خودی خۆیەتی ئاشکراشە پەیامی ئاینی ئیسلام پەیامی ئاشتی و برایەتی و پێکەوەژیانە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لێرە پرسیارەکەم ئەوەیە هەندێک لە بازرگانان یاخود بە شێوەیەکی گشتی خواردن لەگەڵ هەندێک کەلوپەلی و پێداویستی ڕۆژانە گرانە بێ لە بازار بەڵێ لێرە مەبەستم پەیامی مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی چییە لەو بارەوە منەمە لەم دوو ڕانگەوەی قسە لە سرم بابەتە بکەم ڕانگەی یەکەمیان کە ئاژبوونەوە لەگەڵ خەڵکو و پەیامی ئاشتی و پێکەوە ژیانە ئالێرەوە خۆشحاڵی خۆم دەرە بڕم بەرامبەر بەو گرتەوی دوێ ئێستا وڵاتان کردەوە بە گەڕانەوەی یەزیدیەکان بۆ شەنگال خۆزگا هەموو ئاوارەکانی هەموو دنیا بە فەلەستینیەکان بە خەڵکی کوردستانی ڕۆژئاوا ڕۆژهەڵات لە هەر کوێیەکی دنیا ئۆکرانیەکان هەر کەسێک ئاوانەی خەدریان لێکراوە زەویە بگەڕێتەوە زێدی باو باپیری خۆی ئینسان دینی مرۆڤە ئێوە مرۆڤ بەرەو بەرزی بەرێ مرۆڤ بەرەو خۆشەویستی بەرێ دینێکە بۆ دروستکردنی مرۆڤ ئەمە لە دیوێتەوە لە دیوێکی ترەوە گەر بمانەوێت لە مەسەلەی بازاڕ و دەوڵەمەندەکان و هەژارەکان بدوین لە زۆربەی شوێنەکانی دنیا وەختێک کە ئۆلۆمپیا دەکرێ وەختێک کە کاسی مۆندیال جامی جیهانی بڵێ مۆندیالەکرێ ئەمانە ئەو وڵاتانی کە ئەم مۆندیالی لێکرێ یاخود ئەم شتانی تری لێکرێ لەو مەوسیما شت هەرزانەکەن بۆ ڕاکێشانی خەڵق بۆ وڵاتەکەیان بەشتی کەم ئەفرۆشن بەڵام بەڕادەی زۆر یعنی قازانجێکی کەم بەڵام فرۆشتێکی زۆر دیسانەوە بێتەوە بە قازانجێکی زۆر بۆیان ئەمە پێوترێت تیجارەتی جوولەکانە بەڵێ ئەوانەی کە نەیان بیستوە لە وڵاتی ئێمە جوولەکە هەبوون جوولەکەکان بازرگانیەکی زۆر عەجایبیان کردووە بۆیە دایمە دەوڵەمەند بوون لە دنیا جوولەکە دەوڵەمەند بووە لای خۆمانەڵێ بەخەی جوولەکەیەکی هەیە ئەمە جوولەکە نەدیوێتی و هینی کردووە چی کاسپی کردووە بەڵام چۆن بووە پلانی بۆ داناوە پلانی بۆ داناوە حاجی خۆمان لە تەنیشتەوە دوکان نار بووە حاجی شەکرەکەی فرۆشتووە مەسەلەن بەعانە و نیوێت ئەم یاوێتی بەعانە و ڕبعێک هەتا حاجی پەردێکی فرۆشتوم شەشی فرۆشتووە شەش ڕبعەکانی قازانج کردو حاجی لێو فەردەکەنی و عانی قازانج نەکردووە کە کا دوو ڕبعانە
بەڵێ کەوا بەم شێوە ئەنجا ئەجارنەوەڵەن گوێنی شەکرەکانیان ئەبوو بە قازان زۆرەندە زۆر بوو لەبەرە وەختە بنیەوشتی وا تۆزێک کەواتە ئەبووە بە عانە و نیو یان زیاتریش لەو قوربانەوە سەرەوە بەعینەوە بوو بە عانەونیوەکی ئێمەشتانی و عانی تەواو دەکرد بەڵێ. لەبەرەوە ئەو تیجارەتە بۆ بازرگانەکان ئێمە ئەمە لە دیوێک دیوە دنیاییەکەی دیوە قیامەتەکەیش تجارەتێکەیە لەگەڵ خوا وەختێک مسلمانان لە تەنگانە ئابنودەیشی ئامادە ئەکرێ و بچێ بۆ زەنگ و عوسمانی کوڕی عەفان کە تیجار بووە وەک چۆن ئێمە ساڵین فڵان کەسی تیجاری خۆمان دەوڵەمەندەکان باری بۆیەتەوە وجێشەکەش پێویستی بە تەسیزاتە بەڵێ خەڵکانێک دەچن بۆ لای عوسمانی کوڕی عەفان پارە دەدەینەڵێ زۆرتر دراوە زۆرتر دراوە قازانجی زیاتر مەدەنیاڵەن کێیە ئەوەندە دەدەینەڵێ زیاتر دراوە تا یەکینەکەی خوای گەورەیەک بە حەوسەتە لە دەوە دەست پێ کات چاکەیەک بە دەیەک بە حەوسەت دەڕوات جا بۆیە پێویستان تجارانی خۆشمانم یەک بە حەوسەدان لە یاد بێ بەڕاستی بە تایبەتی لەم نەدانی موچە کە موچە بەداخەوە یعنی حکومەتی کوردی نازانین ئێستاش نازانین چ پلانێکیان هەیە تەنها بۆ ناردنی لیستەکان بۆ بەغا تەلەکو ئەکەن یعنی هەتا لەوەشا ئەیانوێ نازان چی لە میلەتە بکەن لەم زروفی نەمانی موچە بازار وەستاوە هەر موچەخۆر نییە هەر موچەخۆر نییە با نمونەیەک بێنینەوە پیاویشی تەقاعود ئەمە ئەگەر مێ بەناوی لێ 370 دینار وەرەگی 5 مانگە دوو معاشی وەرنەگرتووە دوو معاشی وەرگرتووە مانگی 72 دینار ئەمە من لێ کۆڵینۆم لەگەڵ کردووە وەڵڵا پیرەژێک و پیرەمێردێ لێ کۆڵینۆ 72 دینارە باقی دینەمە 72000 معاشەکەی 370 دوو 370 لە ماوەی 5 مانگە ئەکاتە 740,000 تەقسیمی 5 مانگی کە بزانێمانی چەنی بەرەکەوێ 5 هەفتایی لێ لابە ئەی باشە چی با بە هەر حەبی شەکرا بۆ خۆی بۆ خێزانی پێداویستەکانی چی بە ئەی بە پێویستەکانی تر ڕێ خۆڕاگر بە کاکە خۆڕاگری چی خۆ جەبە بۆ نەکردومەتەوە 24 ساعات خۆ ئێمە لە فاوین ئێمە لە قەیوان ماوەتین ئێمە نازام لە شەڕەکانی چین ئەلەم زروفا بەڕاستی خەڵکی دەوڵەمەند نەتوانێت گرە و بەرێتەوە من خەڵکێک دەبینم زۆرە چێ بۆ عەمرە لە مانگی ڕەمەزانە و لە مانگەکانی کە خەڵقەشتم ئەبینم زۆرە چێ بۆ عەمرە و خەڵکیش زۆریە بۆ لای من بە حوکمیەوە من پێگەکەم کە لە پرسراوی زانانم لەم شارە خەڵق زۆریە بۆ لای من خەڵق زۆر هاواریەتی ئەم دەوڵەمەندانە ناتوانن لەم ڕۆژا چاکەی چاک بکەن مامۆستا ئەتوان نەچن بۆ عەمرە بە تایبەتی بازرگانەکان و خێر و خۆشی ئێستا خۆم ڕەنگە خەڵکێک لەمەم کالە یارمەتی هاوڵاتیان ڕەنگە لۆمەم کا لەسەرمە ینی عەمرەسوون پێغەمبەری خوا سەیرکەن بزانین چەند عەمرەی کردووە ئەبوو بەکری سیدیق سەیرکەین چەند عەمرەی کردووە ڕەنگە بڵێ و پێغەمبەر و ئەو ئەبوو بەکری سیدیقە و کاکە تۆش مسڵمانێکی دڵساب بە ڕەفیقی ئەوانی ئینشاءڵڵا من ئێستا خۆم پارەم بەبێ ناسم و عەمرەیکەم بەخێر و حەسەنات والله كان بخير وحسن كواتا هم خيرك كتشون وقوي تشي بو عمره ما بابا والله اما قدر اوسي كمان برسيبي اگر خلقك برسيبي راسا هندي شجليه كاله كاكا تنتنو عن كزور بو اما همومان اگر اقام لي بتريتشين جارن باو بابيري اما المالي خويا كفاي خوي بشي خوي امني غذائي خوي دابين كدبو يستوى معه بونمونه مثلا من بميونمه انترنت كريه بيبدم بله دینەمەوە بێ کرێ بدەم کارەبای ڕیسی بێ کرێ بدەم ئاوا بێ کرێ بدەم زمانی خۆی دایک مەسئولەکانێکە چوار تەنەکە ئاوی هێنا تایارەوەی ترەوە نەکرێ ویست و نەهێت بەڕاستی ئاوا بوو وەزعەکە واهی بوو ئێستا نەوەڵڵا هەمووی بووەتە پارە هەمووی بووەتە کرێ کەواتە ئەم خەڵقە دەوڵەمەندانە وەڵڵاهی ئەتوانن چاکەی چاک بکەن لە پەنای خوانە دەستی خەڵکێ بگرن تەلەبەکەی لە مەکتەب نێتە دەر لەبەر نەبوونی والله خەڵقم ناسی وەخوا گای لێ وەرگیراوە لە کولەی باش نەیتوانیوە بخوێنی ناتوانم دووسێ مناڵ بنێرتە مەکتەب کەواتە دەستگیرۆی لە مانگی ڕەمەزانە سەدەقە و بر زۆر چاکە زۆر باشە دەستگیرۆی زۆر باشە ئەمە لە دیوی ئینسانی و ئاینیەکەشیەوە بۆ لای خوای گەورە یەک بە 700 و یەک بە 10 وەڵڵاهی زاری واهەیە پێغەمبەر فەرموویەتی ئەبینن دەرهەمێک پێشتی 1000 دینار بداتەوە 1000 دیناری زێر ینی 1000 مسقال زێر دەرهەمێک یەک لەسەر 1 دینار بۆ لەو زروفا ئێستا یەک لەسەر 1000 شێتی ئەو دەرهەمە پێش 1000 دینار باتەوە بۆ لە شوێنی خۆیان بیدەی
ولا هەیە فەقیری شەکاک خێر و چاکاکە لەبەرەوە بەڕاستی خێر و چاکە لە مانگی ڕەمەزانات جێگەی خۆیەتی شتی چاکە بکرێت باشە زۆریش باشە لەگەڵ بە ڕۆژبوونەکە خوای گەورە بە چەند قادەی نووسێ لە ڕەمەزانەوە خەڵکێکیش کۆمەکی پێ بکرێ بەڕاستی مرۆڤەکان بە تایبەتی فەقیرەکان بەلای خوا و زۆر خۆشەویستن حەقە دەستیان باشە مامۆستا هەر لەسەر ئەو خێرەی کە باست کرد کە گرنگە لە مانگی ڕەمەزانە بکرێت هەڵبەتە هەر لە مانگی ڕەمەزانە لە مانگەکانی دیکەشە بێگومان هەر خێرە بە ئەوی کە یارمەتی ئەو کەسانە بێ کە پێویستیان بە هاوکاریە بەڵام پێویستە ئەم خێرە چۆن بێت هەنێک کەسمان هەیە کاتێک کە یارمەتی کەسێک ئەدات بڵاوێکاتەوە و ڕەنگە ئەو کەسێک کە خێرەکەی پێدرێت ئەمە لای ناخۆش بێت و هەستی برینداکە پێویستە ئەم خێرکردنش چۆن بێت خوای گەورە لە قورئانی پیرۆزدا قسەی پێغەمبەرنیە لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئێوە خێر و چاکانی خۆتان بە منەت و ئەژەدانی خەڵق بەتاڵ مەکەنەوە تبطلوا یعنی بەتاڵ یعنی هیچ سوود بۆ نەمێنێتەوە بەڕاستی ئەو ئیبطالە خراپە ئەو پوچکردنەوەی خراپە منی والأذى معنای وایە منەتکردن و ئازاردان یەکێک لەو ئازاردانانە ئەوەیە مەسەڵەن بۆ نمونەیە خێر و چاکەیەک لەگەڵ یەکێکەکە با بڵێن لە مزگەوت هەر تۆزێ لە تەنیشتۆگە تۆزێ لێ بێتاقەت بابا تۆزایی مسو دەستێکم پێێتەوەیە با باسی ئەهلی مزگەوتکەین با نەڵێ خەڵق نەڵێ وەڵاوە مەخبەستی منە و مەبەستی منە با باسی خۆم بکەم ئەوزایی مسو دەستێکم پێێتەوە با مسو دەستێکی پێوتی ئەبێ مەمنونی بێ ئەو خێر لە تۆ وەرگێ چارێ زەکات ئەوە حەقێکی واجبە سەرفترە حەقێکی واجبە یعنی ئەبێ بگەڕی مەمنون بی بگەڕی بە دوای خەڵقا دەستت کەوێ بیدەیتێت چونکە بتوێنێتەوە حەقە لە لاتە ئەرکانی دینەکەتەوە ئەو زەکاتەرکانی دینەکەتە لەبەرەوە نابێ بەڕاستی تۆ ئەوە بوچکەیتەوە یەکێک چاردنەوەی لە هەندێک کاتە زۆر چاکە خوای گەورە فەرمی ئینتفوها فەنیعماهی ئەگەر بیشارنەوە ئەوە نیعمەتە زۆر باشە بەڵام هەندێک جار ئاشکراکردنی بە شێوەیە کە نەبێتە ئەزیێت بۆ بەرامبەرەکە باشە بۆچی بۆی خەڵق چاول لێ بکە خەڵق دەستی قونجانووە هیچ ناکە چاول لێ بکە بەڵام ئەگەر زانیت بە تایبەتیەوەی ئێستا لە تەلەڤیزۆنا بڵاوکرێتەوە کابراایەنن خۆی و مناڵی و ئەوە گری و ئەوە گریەن و ئەوی نەکەن با بەمی بۆ چییە خۆتان بچن و وامان لێ هاتووە ینی بەڕاستی هەندێک جار دەورێکی تریشی هەیە ئەوەشمان لە یاد نەچێت بۆ نمونە پیاوێکی بەڕێز ڕۆژێک تەلەفۆنی بۆ من کرد ئەگریا دەوڵەمەندە الحەمدولیلا لە هەولێرەوە هاوڕێکی خۆشەویستمە خوای گەورە زیاتری بداتێ ئەترسم پێی ناخۆش بێنە لەم تەلەڤیزۆنەوە ناومەبێت ماڵێک پیشاندرا لە شوێنێک کە دیوارەکان دلجی بردبوو دوو پشکم پشکە هاتنە دەرەوە هەتی و بوون و مناڵیان هەبوو سێرەکەم ئەو حاجی لەوێەوە ئەگری و هاوارەکە مامۆستاجیانەوە ئەو ماڵم بینی ئەم شەو نەخەوتو من پارە بۆ تۆ تەحویلەکەم بۆیان بەرە دووریشە لە سلێمانیەوە دووریشە لە سلێمانیەوە پارە بەرە بۆیان من تەحویل یەکەم تخوا بچن خانویان بۆ بکەن خانویان بۆ بکەن فعلەن ئەوەی پێ نەچوو ئەو بە ڕێگەیم ناردن وشتە پارەکەی بۆ ناردم و منیش لەگەڵ مامۆستایەکی بەڕێزا بەیانیش زوو هەر ڕەمەزانی تەنها فاعل الخير حەزی نەکرد ناوی هەروتی فاعل الخير هەروتی ئەو پارەیە بەرە وەڵڵا وەختێک ئەوتی بەعاشی ساڵێکیشیان هەمومانی 250,000 بۆ بڕمەوە کە چوین لەوێ ئەنجومەنی دیەکە مامۆستای دیەکە ناویان بەرمنەوەکو بڵێن مامۆستا تۆ بۆ ئێمە لەسەر تەلەڤیزۆن باسمانەکە ئێمە خێر و چاکەیەکمان کردو ئەنجومەنی دیەکە و مامۆستای دیەکەم بان کرد و وتیان بە ئیزنی ئەڵڵا ئێمە دەست پێەکەین و خۆشبەختانە هەقا جێگەی دەستخۆشیە بەخشینی کۆمەڵی دادگەریش ئەوانیش بەشداریی باشیان کرد لە ئێمە لە مەرحەلەیەکای تر نەمانتوانی ئەوان تەسلیمی ئەوان کراوانیش تەواویان کرد و دوای ساڵێک بە پیاوەکەم و دووەرە کاکەوە خانووەکە تەواو بۆ ماڵەکە چوەتە ناوی هیوادارم بست وتی لەگەڵم وەرە وتم بەخوا ببەخشە من ئەم جاران ناتوانم چونکە ئیشمەیە و دەستم داگیرا و پێم خۆش بوو لەگەڵ دوایی کەس و وتی ئەوە زۆر دوور بوو مامۆستا تۆ چۆن سوید بوو دوورە لە ئیداری گەرمیان و خوارەوە وتم کاکە تۆ لەوێەوە تۆ پارێکی زۆر بنێری منەوە مێم خێرەگا چوون بردوومە لە خەڵکی ئەوەش جاری وایە ئەوەش دەوری ئەوەی هەیە کە شێک ئاوایی بینە بەڵام هەموو جارێکش بەڕاستی ئاشکراکردن و وتنی باش نییە بەڵام بە تایبەتی بۆ تاکە کەسەکان کە خێر و چاکەکەن ئێستا من لە مزگەوتێکم وتارە دەم پیاوەکەم مانگی ڕەمەزانێک پیاوێک دێڵێ مامۆستا گیان تۆ بێ من زەکات دێنم تۆ بۆم تەوزیاکەی منیش دەڵێم باشە بە مەرجێک ڕقەمی تەلەفۆنی ئەمەم تۆ ئەدەم بە ماڵانە
یا ڕقەمیە ماڵانە دەم بە تۆ بە تەلەفۆن بۆی تۆ بزانی پارەکە و گەشتووەتە کوێ بۆ دڵنیایی مەبەست بۆ دڵنیایی تۆ چونکە بەیانی لەوانەیە شێپچە کوورە بڵێ مامۆستا کاکەوە سارەکەی گۆڕی کە نایگۆڕم سارەکەی گۆڕی بە پارەکەی زەکاتەکەی تۆ گۆڕی حەقە بەڕاستی ئەمە مەواقعی شوبە و ئەوانش تۆ چاک بکەین و الحەمدولله خەڵک سێقە وەڵاو پیاوانە خۆیانە ڕازی بێ ئاوا هێنە لە مامۆستا نەوەڵا نەڕقەم بە نەڕقەمەدەم منیش وتم بەخوا من قوبوڵم نییە گەر ئەتەوێت لە دەفتەرێکا بۆ دەنووسم لای خۆت بێ کەی ویستت عشوائیان تحقیق لە یەکێ بکە یعنی خەڵقی ناوێ ڕقەمی تەلەفۆنەکەشی بێتی زۆر باشە ئەوە واهی بەو شێوەیە واگە زانیشت خێر و بێرێکی تایە قەچێکە لە گوزەرەکەی خۆوە دە شوێنەکەی خۆتۆ بیڵی بەڵێ مامۆستا دواپرسیانمان بۆی تۆش ئەوەندە مادوو نەکەین دوا پەیامت لە مانگی پیرۆزی ڕەمەزان پەیام و ڕێنماییت بەڵێ ئەم پەیامە ئەبوو لە سەرتاوە ئێمە پیرۆزبایی هاتیە مانگە ڕەمەزانە بکەین یاخوا مبارەک بێ و مبارەکەشی لەوایە بەڕاستی بە ساچی بەڕێوەی بەرین و کۆوەی کە پێویستە ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە ئێمە بریتین لە سێفیە فێک لە پێشەنگە عیبادەتی باشی کردووە چاکەی باشی کردووە خێر و چاکەی کردووە هەندێک لە ناوەڕاستە ئەمان هەوڵبن بە پێشەنگەکان بگەن و هەیە دوا کەوتووە ئەڵێ وەڵا کاکەیتر من چی بکەمەوە چەند ساڵە بە ڕۆژوو نەبووم ڕووم لە خوا نەکردووە ئەم کردووە خواردوومەتەوە نازان چی و هەمووی ئەم بیانوانەمان هەیە خۆم دانە پۆشیوە و نازانم چی حەقە بەڕاستی لە مانگە ڕەمەزانە ئەمیش دەست پێ بکە نەڵێ وەڵا کورە بەسیا حسابە لەکوێ تۆ بکەیت ئەگەیتە لای خوا تەوبەکردن لای خوا نزیکە زۆر چاکە کورد دەڵێ زەرە لە نیوەی بگەڕێتەوە فارسەڵێ لە شووا پیا بگەیت هینی خوای گەورە لەوەش مهمترە هەر بە مزەڕێت تۆبەکردن و گەڕانەوە بۆ لای خوا بە شەرتی حەقی خەڵقتدا نەمێنێ حەقی خەڵقیکەش بە پێی توانە هەوڵ بدە یا بەڕایی زمە بۆ بکەن لێو خۆش ببن گەردنە ئازا بکەن یا هەندێکی کەتواناتەوە بیجێڕیتەوە و ئیلایتر تۆبەکردن لە مانگە ڕەمەزانە تۆژەگەی بە پێشەنگ ئیشەڵڵا هەمومان بگەین بە پێشەنگە خوای گەورەبی کاتەمایەی خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەشمان بۆ میلەتەکەمان لە هەر شوێکم دنیا هەیە بۆ هەموو میلەتانی مرۆڤایەتی خوابی کاتەمایی خێر و بەرەکەت و ئیترچی کۆتایی کێشەکانمان بێ کێشەکانمان چ کێشە ئابوووریەکان چ کێشەکانی تر هەمووی ئینشاءڵڵا بگات ئاماژ و حەل بکرێت دەستۆش خۆش بێ بەڕێز نەجمەدین قادر مامۆستا ئاینی سپاس کەس لە ستودیۆ لەگەڵمانە بووی سپاسیەوەکەم دەستان خۆش